هیچ حەزم لە وەرزش نییە، هیچ بینەری تۆپی پێ نییە، بەڵام هیوادارم عێراق بیباتەوە. یارێکی ئەم شەوی عێراق و ئیمارات ئەمەلێکم بە عێراقەیە. هیوادارم ئینشەڵڵا ئەم شەو عێراق سەرەکەوێت و ئەگا بە جامی جیهانی. عێراق چانسی زیاترە بۆ بردنەوە چووکە ناو یاریگای خۆی یاریەکە و من پێشبینیم ئەوەیە عێراق بیباتەوە بە 1 گۆڵ بە 0. یارێکی ئەم شەو هەستەکەم یاریەکی قورسە بێت چکەوەی کەش یەکسان بوون بە هیوام عێراق بیباتەوە 2-1. دوای چەندین ساڵ لە چاوەڕوانی بە هیواین عێراقیش بگاتە کاس عالەم تەسەوریشم بۆ یاریەکە 2-1 بۆ عێراق. عێراق ئیمارات یاریێکی گرنگە بێ و زۆر بە قووەتە بێ. عێراق 2 ئیمارات 0. ئەمڕۆ یاریکی گرنگە بۆ عێراق ئەوە پێشترم یاریەک لای کردایەتەوە. بەڕای من 1-0 بۆ عێراق بێت ئەگەر ئەیمن حسێن یاری بکات کە یاریزانێکی گرنگی عێراقە ئەو ئەنجامەی کەم ناڵێم وادە دەچێت. بەڵام ئەگەری نەکات چونکە گۆڵکاریی باشی نییە ڕەنگە بە زەحمەتەوە گۆڵەش بێنێت. هیوادارم 1-0 بۆ عێراق بێت. دیار عێراق و ئیمارات چەند بەچەند؟ ئەوە راپۆرتێک هەواڵێک نییە. عێراق و ئیمارات چەند بەچەند بێت؟ وەڵڵی چونکە لەسەر ئارزی عێراقەوە بڵێن لەناو ساحەی من 1-0 دانەوەی تۆ من 3-1 دانەوە بۆ عێراق ئاکۆزانم کاممان دەرێت. بەدڵنیایی ئەم شەو ئەبێ عێراق بباتەوە چونکە تاکە ئەمەلە لە پێشی بۆی ئەم شەو بیباتەوە. تاکەشتەوە بەس ئیبراهیم باز یاری نەکە عێراق بردێتەوە بێگومان چونکە یاریەکەی پێشوو بینیمان وەسەتی عێراق جیاواز بوو. یاریکی قورسە بێت بەس ئەیمن حوسێن یاری نەکات عێراقی باتەوە تەوەقعاتشم 1-0 بۆ عێراق.